ئەم شارە ڕووناک نەبووە باپیرە گەورەم لەیەوە لە باکەوە نەوتی هێنا و ئەم شارەی ڕووناکرۆ پێشەوە دار و شتی ئاسوود تێدرا بە ڕووناکیان بەدار بوو بەڵام لە دوای ئەوانەیە کە باپیرم نەوتی هێنا ئێترەوە بوو فتیلە و ئاگر و ئەو شتانە پیا بوو بە بۆنی نەوتەکەەوە وەڵڵایی جیاوازی ئێستا تەنیاوەیە ئازادین سەربەرزین ژێردەسەیمان نەماوە باوکم شۆعی بوو بە ماڵە شوعەکەی گەڕێکی سەرشقام ناسراوین باوکم پیاوێکی جانفیدا و کەسێکی وەتەنی بوو و ئێمەژنەوەکانی بەڵێ خوێنمان تەواو کرد و هەریەکەی بەکارێکەوە مەشغوڵ بووینەوەمانە هەمیشە ئەم شارە جێی شانازی و فەخر و احتیساسمانە بەس لۆگرکەیەوە سلێمانیتان ڕوونا کردوێتەوە بەڵێ باپیرە گەورەم وەختی خۆی هەفتا وڵاخی ئەبێ ئێستاش ئەو خانووەمان ماوە لە گەڕێکی سەرشەقامە ئەو قەتارە ئەچوو بۆ باکۆ لێەوە ئەرزاقی هێنا و لێرەوە ئەرزاقیانە بردەوانێ بۆ ئەوانە ئەم شارە ڕووناک نەبووە باپیرە گەورەم لەیەوە لە باکەوە نەوتی هێنا و ئەم شارەی ڕووناکرۆ پێشەوە دار و شتی ئاسوود تێدرا بە ڕووناکیان بەدار بوو بەڵام لە دوای ئەوانەیە کە باپیرم نەوتی هێنا ئێترەوە بوو فتیلە و ئاگر و ئەو شتانە پیا بوو بە بۆنی نەوتەکەەوە